باری خەمم نایەشانم وڵات جێدەهێڵم سەفەر دەکەم لێرە نامینم ئەم وڵاتە خۆشیتیان نەماوە هەمووی ئازار و مەینەدیە چی بکەم لە وڵاتێک کە خۆشیتیان نەبوو ئیش و کاری بۆ کەس نەبوو حکمی بە حکم ناکا وڵات جێدەهێڵم دەڕۆم و سەفەر دەکەم. ناتوخوا دەستی بگرن با سەفەر نەکە ئەوە چیە و نەکبەتە ماڵێکی کاملی داوەتە باوەشی خۆیەوە دەست بێدەنگ بن جوا بگرن و سیرکەن. دەڕۆم و سەفەر دەکەم لەم وڵاتە بەرەو دەڕۆی ئاگاکت لەم لابێ سەلام عەلەیکوم گەنجی وڵاتمان هەمووی بێئیش و کارن توخوا پێم بڵێن ئەمە کەی ژیانە لێرە بەسەری دەبین توخوا پێم بڵێن وڵاتێک ئیشی تیانە بوو گەنجی هەموو ئاوارە بوو توخوا کەی وڵاتە بە قورجیرێ منیش ئەڵێم بە قورجیرێ کوا ڕاوەستە بۆم ئەی هەواردەم و پلم شکا کوا وەرە کورە چی لێ هات ئەی دڵی ئەجندەیە ئەو بەخوا زۆر قەڵەومە و چیە و چاڵە سرم جێژە خوا وەڵڵی دەبێ بیبینمەوە هەردوو چاویشی دەرکەم ئەو گوێ درێژی مل باریکە کاوەرە دەرەوە وەرە بەزانە هەموو گیان دەشکێنم یان نا وەڵڵی دەبێ کلکت لە بڕە زۆر تەگەرەفەس بوو منە ناو چاڵە لە ناو چاڵەیە کەروێشکێکی تێدایە وەی ئەوە چیە وەی بسم الله الرحمن الرحیم ئەو قەڵەوە بوا ترسا وەڵڵا وا ترسا بە حەیاتی نەگەڕێتەوە سەیرکەن ئەیاوار پاشەوە بۆ لە من ترسا خۆ من هیچم نەکردبوو با دەست بەکاری ئەم ڕۆشن بکەم یا ئەڵڵا خوایە یاڵا دخەتی لێدە دەست پێ بکای دەیەڵە وەرە دەرێ ئەو زێر و ئاڵتونەنە بێنە دەرێ لەو چاڵە درلی گاو تێن تێ بێنە دیکە دەی تێن تێکی تێکە ئاگری لێدا یاڵە بە قوربان بڕە خوارێ کچکەکانت بگرە بانە تەقیتەوە کورە وە چێ لێرەوە کورە بیکە ناو چاڵەکە زووکە یا ئەڵڵا وەی بسم الله الرحمن الرحیم وە چیەوە کورە بڕۆ ناوی کوردە بڕە ناوی جیرێکی لێدا هەی برادەر چێ چاوژارگێکەی برادەر لە تواوڕێ داوەڕ با قوربان دێکی جوانم لە دێناوە زۆر سپاس دەکەم سپاس مەمنون وەی بسم الله الرحمن الرحیم لای دەکا کە لای دەوە چێوەی هەوە لای دێ کورە لای دێ بابا وەڵڵا هیچ نییە سەیکە ئەوە چیرۆکی کرد و تەواوی تر بۆ چیا ترسی هەی زلەی بێونە ئەی باو کەڕۆ کەڕ بووم وەڵڵا سە دەبێ هێرت کەم هێڕی کردم وەرەگە قیرەتت هێر ڕاوەستە بزانم هەناوت پڕ مەغزانەکەم عەفو پڕ فیشەکەمیاندا یەک شوێنێکت پێ ئەڵێم هەمووی بەس پێم بڵێ کوا لەکوێیە وەرە دیبەر مەمنونم سێری دیگانم کە زێڕە ئەو جاوە چییە منیش دیگانم سێڕە سیرکە ناگو بەگانشی غڕە قۆبانی بم یاڵە بەدامکەوە خۆش جارەوە بڕە ناویەوە بمەلەوانەیە یا ئەڵڵا خۆت گرە کورێ خۆت گرە کەروێشک تۆ وەرە دەرەوە با تەفاوت بکەین لەگەڵ یەکە من و تۆ ئاش بینەوە پێکەوە دەوەرە دەرێ دەی ئەوە هاتمە دەریە بابام قەزەی بێنەوە نەکی قوربانی نەکی کورە حیا بڕ وەڵڵا حیا و شەرەفی بردم کورە و بوات کرد قەددار شێرتی خاڵخالیشی لە پێیە وەڵڵاهی نابێ بەسەر تۆ بڕوە وەڵڵاهی دەبێ کلکت ببڕم
وابزانم هێشتا منت نەناسیوە کە خۆت گرە ئەوە هاتم. نانا باش بوو ئەم جێزەرەش مابوو لە ناو سەلاجەکە بە دیارەم قەڵەوە بیخۆین. ئەی برادەر ناو چاڵە خۆشە؟ ئێرە زۆر تاریکە ئەوە بواتمە تێرە دەرەوکە کاکە گیان. برادەر ببوورە ناتوانم دەرت کەم. خۆدەوە دویست بە قوربان بیکەوە بانی دەی 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 بیکە بانی بڕیکە بۆ خەدە جان لە ناوی ببێنەوە بە قوربان. ئەو جامی پەستەوە جوان دەیستان کەس ناتوانێت لەگە منە دەرچێ بۆ خۆت سەفەرکە ئەو جا بڕۆ بۆ وڵاتێکی تر لێرە مەمێنە تۆی لێرە کاکە. تۆ هێشتا تووڕەبوونی منت نەزانیوە ئێستا پێت نیشانە دەم بزان چیت لێکەم وەڵڵا دەبێت کلکت ببڕم وەرە. کاکە گیان شتیوان نەگەی بە قوربانت بم نەگەی شتیوە نانانانە نەکەی نەگەی بە قوربان نەگەی دەوێت چی بکەی. ئاخیری دگانەکەم لەی سەنی بۆ مەخاوەنی دگان هەڵتونەگەی. بەخوا جێلی برادەر وە دگانەکەی خۆتە من دگانەکەم ماوە